بزوتنەوەی گۆڕان کە ئێستا بە دۆخی دووبەرەیدا دابەش بووە، باڵی گردی زەرگەتە سێهەمین کۆنفرانسی خۆی بەبێ ئامادەبوونی نوێنەری کۆمیسیۆنی هەڵبژاردن ئەنجامدا و 55 کەس وەکو ئەندامی جیڤاتی نیشتیمانی هەڵبژێردران. ئەندامێکی هەڵبژێرداوی جیڤاتی نیشتیمانی بزوتنەوەکە دەڵێ لۆگۆ و ناوی حیزبەکە و دەستورەکەی وەکو خۆی ماوەتەوە و ڕێپێدراوی کۆمیسیۆنین و باڵەکەی کورسات نووسراوەکەی کۆمیسیۆنیان باوەڕپێکراو نییە. ئێمە کتابی ڕسمی کۆمیسیۆنمانە بووە، ڕۆژەکەی بۆ دیاری کردوین، تەصدیقی هەموو داواکاریەکانی ئێمەی کردو و ئێمە هەستاوین بە جێبەجێکردنی فەرمانی کۆمیسیۆن. بەس ئەمانیش یعنی ئەو برادرانەی کورسانی شار هەمان قساکەن، ئەوانیش دەڵێن ئێمە ڕێپێدراوی کۆمیسیۆنمان. هاوڕێیان ئەڵێ ئیلا مەزهبت دەلی، من لەسەر مەزهبی دەلیلیشە باڵگەیوانە ئێمە کتابی کۆمیسیۆنمان بڵاو کردوونەتەوە، ئەوانیش با کتابی کۆمیسیۆن بڵاو بکەنەوە کە لە دەیمانگ ئەوە ئێمە مشکلەیەکمانی ئێمە بە تایبەتی ئەو قسانە لە پێش ئەکرا دوێنێ ئەو مناقەشانە بکرێن جوابی ئەو شتانە بێن، بەڵام لە ئەمڕۆوە جوابی ئەو بابەتانە نایەنەوە. ئێمە ئێستا بزوتنەوەی گۆڕان لە گردی زەرگەتەیە و ڕێخەر و خانەیش لە قۆناغی ئایندە لە چەند ڕۆژی ئایندە هەڵەبژێت. دوێنێ هەینی بووە نکتەیە، ینی شت بەو شێوەیە نابێت. گۆڕان دژی شتانە دروست بوو، زۆر دوورە لە ئیتیک و ئاکاری خەڵکی گۆڕان کە دەستکاری شت بکات. ئێمە بەپێی قانون هەڵسوکەوتمان کردووە، سێ بڕیاری کۆمیسیۆن هەیە. بڕیاری یەکەم کە بەڕێزکە کاسین حەمعەلی بوو بە ڕێگە و پێدراوی دەستی گشتی. بڕیاری دووەم کەوتی با بە ڕاوێژ بێ، ئێمە ڕۆشتین ئەو هاوڕێیانە بەشداریان نەکرد لە بەغدا. بڕیاری سێم زۆر بە وازەحی ئێمە بڵاومان کردەوە بڕیارەکە لەگەڵ ئەو ڕاگەیەنراوی جیڤاتی نیشتیمانیە کە ئەڵێت ڕۆژی شەمە 5/4 لە مەکۆی سەرشی گردی زەرگەتە کۆنگری خۆتان بکەن و کۆنفرانسی خۆتان بکەن. ئەوەی کە ماوەتەوە لە شانی کۆمیسیۆن خۆیەتی، ئەلبەتە ئێمە تیمی قانونی و هاوڕێیان دیکەشمان هەیە ئیشەکانی خۆیانەکەن، بەڵام ئەوەی کە کۆمیسیۆن تا ئێستا داوای لە ئێمە کرد ئێمە جێبەجێمان کردو بەسەرکەوتووی. باڵی کورساتی بزوتنەوەکە کە لە هەناوی گردەکە هاتوونەتە دەرەوە، دەی ئەم مانگە بڕیارە کۆنفرانسی دامەزراندن ئەنجام بدەن و شەرعەتیش نادەن بە باڵی گردەکە. ئەو نووسراوە کە ئێمە دوێنێ وەرمانگرتووە بن بەو پێی کە ڕێگە پێدراوی گۆڕانم لەگەڵ ئۆفیسی ئێرەی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق نووسراوی فەرمی کۆمیسیۆنەوە هەرم ڕۆژ بەڕێز بەڕێوەبەری گشتی ئۆفیسی سلێمانی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق لێدوانی داوە ئەڵێ ئاگایم هیچ ئاگایەکمان لەو کۆنفرانسەی ئەمڕۆ نەبوو. ئێمە بە نووسراوی ژوەرمان گرتووە ئەوەی ئەمڕۆ کۆمیسیۆن خۆی ئەڵێ ئێمە حزورمان نەبوو کە کۆمیسیۆن لەوێ نەبێ پێی ناوترێ کۆنفرانس، ئەکرێ کۆبوونەوەیەکی ئاسایی خۆیانیان کردبێ و تاخۆ. ئەم کۆنفرانسانە لەسەر داوای کۆمیسیۆنی هەڵبژاردنە، بەڵام ئامادەنەبوونی کۆمیسیۆن لە کۆنفرانسی ئاراستەی گردەکە دەوترێت ئەوەی یەکلایی کردوتەوە کە نایاساییە و دانی پێداناندرێت. کەمێک لەمەوبەر ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان باڵی کورسات بەسەر ئەم فەرشە سوورەیە هات و ڕۆشت ووتیان ئەم کۆنفرانسی کە ئەمڕۆ کراوە لە گردی زەرگەتە کۆبوونەوەیەکی ئاسایی بووە و ئەوان وەکو باڵی کورسات دان بەم کۆنفرانسەدا نانێن کە ئەمڕۆ لە گردی زەرگەتە ئەنجام درراوە. ئەوان دەڵێن ئێمەش کۆنفرانسی خۆمان دەبێت و ئێمەش ڕێپێدراوی کۆمیسیۆنمان هەیە کە دەی مانگ کۆنفرانس ئەنجامە دەین و ڕێخەری گشتی و ئەندامانی خانی ڕاپەڕاندن دەستنیشانەکەین و ئەم کۆنفرانسانەی کە کراون لە گردی زەرگەتە یاسایی نین و ئەوەی کە ئێمە ئەنجامی دەدەین دەلالەت لە بزوتنەوەی گۆڕانی ڕەسەن دەکات. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.